لە کارکتەرەکان بوومە لەو ڕانگەوە ئەوەندەی بتوانم ئەو شتانە تۆمار دەکەم بەرلەوەی لە بیرمام چێ زائیدەم بەر لەوەی خەڵکێک دوایە بڵێ ئەها بۆ غەڵەتەکە لێرە بوو تا لە ژیانە بابێ ڕوونکردنەوەی خۆی بدا یەک دەمەوێ بڵێم ئەو خەبات و ئازادی لە ئەوروپا بەدەساتیە بە شەو نخون و خەباتی زۆر کەس بووە کە ڕەنگ هەندێکیان دانیشتنەوە هەندێکیان تا ئێستا بەردەوام بن ئەوە وانە ئەو ڕەوەندی کوردی یان خەڵکانێک هاتوونە سەر حازرەی خەڵکێکی گەلێک زۆر خەبات و تێکۆشانی کردی ئێمە بەشێک بووینە نەکەمووی بەس بەشەکی کارامە و دینا ئەوە کارکتەری سەرەکی بووینە لەو ڕوانگەوە 90 ساڵ لەمەوبەر بۆ یەکەم جار تحەدا دەکەم من ئەوەندە بیرم کردەوە لە سوید بمە هەستم پێ نەکردیە ڕوبەڕوو لەگە پارتیوێکێتی پێکدادام بکەیت تحەدام بکەی ئیهانەیان بکەی نەبووە دیارە دەبێ بڵێم لە کەیسی کەمالی سید قادر ئێمە لە ستۆکۆڵم بۆ یەکەم جار ئەوەی بێتەوە بیرم خۆپیشاندانێکمان کرد هەمووی 8 کەس بووین 8 کەس بووین بە خزمەکانی کەمالی و کاندەشانشێتی بن 8 کەس بووین بەڵام تۆ بچی لە ناو یەک خۆپیشاندان پێکدادام بکەیت تحەدام بکەی شەو ئەوەیان بکەی ئەمە نوێ بوو من بۆ خۆم لە سوید جگەلەوە کەتنە دوو بەرپرس هەر لە سوید سەرچاوی ژیرا مەسەلەی جینۆساید ناسینی ئەنفال بە جینۆساید هەر لە سوید بوو لە یەکەم پەرلەمان و حزب و ئەوانە هەر لە سوید کردم زۆر حەزم لە شتی سەرەتایی و خەتەرەکانە بەڕێزان ئێمە 90 ساڵ لەمەوبەر لە یەکێک لە گازینۆکان کە سوید دانیشتین مەسەلەی بیکرد هەمڵتۆن هەبوو لە گۆڕێ و بیکە ئەو دەمیوا بە وێنا دەکرێت کەشتشی زۆر خەتەرە و موعامرەیە وەکو 75 من ئەوڕۆ لە چات گێپێتێم داوانیە بە پێ یعنی کۆمەڵێک دەستکەوتی باش تێدا وەزئیتر پارتیەشێتی ئەو دەمی چکو میدیا نەبوو وردەکاری نەبوو هەموو ئەگەمە لە هەموو شتێک نەبوو بەو شێوە 16/12/2020 برم 2006 بوو ئیتر ئەمە وتمان داوای سەربەخۆی دەکەین تازە حکوومەتی عێراق بوو کۆمەڵێک ڕۆشنبیر کە ئەو ڕۆشنبیرانە هەر ئەندامی چاک بوون کاکسلا سۆفی بوو کاوە ئەمین بوو ئەو ئێستا لە ڕووداوە هیوا گوڵ محەممەدی بوو ئەمن بە ناوی چاک ئەو سێە و زائیدەم پشکۆ نەزمەدیش ئامادەی خۆی دەربڕی لەگەرمان ئیش یعنی لەو بوارە بە ناوی کۆمەڵێک لە ڕۆشنبیر لەگەر ڕێکخراوی چاک دانیشتین بەیاننامەیە شەدید لە زەمان زڵدی بیکەر هەمڵتۆن دەرکرد و داوای سەربەخۆیی کوردستانمان کرد ڕامانگەیان دوای دوسێ ڕۆژ دیتم چون تەقدیمی ئیجازەم کرد ئیجازەم وەگرت لە 16/12 سەعەت 2 پارتی و یەکێتی لە پاشەما بۆ یعنی یەکەم جاریان بۆ ئەنیش وتی ئەمەش خۆپیشاندان دەکەین بەرحاڵ ڕۆژێک من لە ماڵ کەوتە بووم تەلەفۆنیان کرد نوێنەری پارتیە نوکتەشە کە ناوی کەمال بوو تر نازانم کام کەمال بوو بادینی بوو وتی کاک قادر ئەنگۆ خۆپیشاندان دەکەن وتم ئەجا گوتی قادر نادری وتمەدی بەڕێز گوتی کەمال ئەموام زانی کەمالی کوردستان پۆستە وتم سەرچاو کا کەمال کوردستان پۆست چۆنە کورەوتی با بەواز بین ئەمە کەمالی پارتیم مەسئول ناوسەی پارتیم بەهەرحاڵ ئیتر وا ڕێکەتین کە پێکەوە بیکەین ئەوان لە 12 دەیان کرد ئێمە لە 2 وتمە کاکە دەڵێن دژی ئەو بڕیارە دەبین و ئێمە داوای مافی چارەی خۆنووسین دەکەن هیچ خلافیان نەبوو وتمان بەس نایکەینەشتە ئەزبووتیان باشە بەیانەکەی کە من سبیانی لە خەو هەڵسام هاوڕیان ببورنەوە قسەێک بە درێژی دەبی لەبەرەوەی جێڕانەوەی مێژوویە دەبی ورتشت باس بکرێت دەبینەمە تەلەڤزیۆنی یەکێتی پارتی ئاریناوە یەکێتی هەبوو نازەم ناوی چ بوو کەسێکی خەپە بوو ئەڵێ ئێمە خۆپیشاندانەکەن پشگیری لە کاک مەسعود و مام جەلال دەکەین وەڵا شۆتی کرد بابا ئەمە ئاهلی ینی بەیاننامەی مەجدا لەگەر ئەوەیە و پارتی وێکێتی سەرپەرشتی دەکەن لەگە 18 حزبی کوردستان ئەمایان هەمال کرد خۆ باشە بەو ئەوەی چینە خۆپیشاندان وەڵا دەبین هەموو لافیتە و شتیان حزبی کوردستانی ینی زۆر بە بچووک سەیری ئێمەیان کرد کە ئەمە چی ینی وەکو گۆلە شانێ کردین و تەواو لەوێن خۆیان بکەنە ئەمری واقع من بیرمە کە چوین کاکیوا گوڵ محەممەدی یەکەم کەس هێرشی کردە سەریان چوە ناویان گوتی ئەو کوا دەبی فێڵ دەکرێت و دەست بە شەڕ بوو ئەو کاوە ئەمینەش زۆر تون بوو ئەمن دەپایان نەرم بم بدات خۆم زۆر نەرم کرد کە وەزعەکەی هێدی کەین ئەوبی وەڵا وەختێک لە دەست دەرچوو یعنی بۆ شەڕ دەومان بۆ قسەمان لە ناو خۆپیشاندان ئەوان شۆچیان گرت
100 کەسە 150 کەسەیان بە هەموو کوردستان لەگەر ئیمە ئەمە 30 کەس بوون ئەوانیش 100 کەسێک زیاتر بوون خربوونەوە بۆ پێکدادانی بە دە و قسە و ئەوانە و یعنی هێچی هاتە بەردەومان ئەمە نەمان ژێڕاوە کانگۆوان وان ئەوان ڕۆیشتن زوو ڕۆیشتن ئەمە نزیکی دوای 12 ڕۆژن ئەوان پێشترێش لەوێ بوون بە هەر حاڵ بۆ شەڕە دەومان یعنی ئەوە لۆ پارتیوێکێتی شۆک بوو کەسێک ناوی خەبات شێخ جەناب برای ئەو ئاواتەی لەوێ بوو هەر مۆڕەی لە من دەکردی گۆ ئەو تو دەزانیت کردم چ بکرد تی شەڕی 18 حزبی کوردستانی دەکەیتەوە وەزەتان لە ئەوروپای زۆر خەتەر دەبی کوڕاتمەڕۆڵای ئەو وەی دەزانی وەکو هەموو خەڵکینە هاوڕیان دەمەوێتان پێ بڵێن لە کۆندا پارتیوێکێتی شەقیان لێرە لە خەڵکدایە ئەوەی لە کوردستانە کەس نەوێرە برێ لەل یعنی ئێمە ئەو هەیبەت و ئەوانەمان لە ئەوروپا بە تایبەتی ڕێکخراوی چاک لە ڕووی مەیدانی دەڵێم لە پاڵتاکە بووە لە مینبەرە ماڵپەڕەکان هەبوو چاک دەچوونە سەجادەی تادامان دەکردن و دوای ئەو گروپی ئەفدەی شوبات ئەو جورئەتە گەورەی هەبوو کەتمە دوو بەرپرس داهێنانی کرد بەهەرحاڵ بێمەوە سەر ئەوە ئیتر بووە ئەوەی دەمەوێت بڵێم یعنی یەکەم جار بوو شۆک دایگرتم ئەمە هەم دەزانی ئەو ڕۆشنبیر و ئەدیب و کەسایەتی سیاسی و پێشمەرگانە کورە زۆر قارەمانن هەر زۆر بەڕاشکاوی ئەڵێم پشکۆ نەزمەدینم دی لەوێن دەر زۆر زەلیل بوو چوو بوو لە تەنیش خەباتی دانیشت ڕاوەستا بوو خۆی بێدەنگ کرد بووە نەبوو بێ لەگەڵ ئێمە بوو بابەت و قیادەی ئێمەت دەکرد لە هەمومان گەورەتر بوو لەگە خەباتی هۆچنە کۆنە ئاش بوون لە تەنیشت یەک بووە وەختێک دیتم تێی تەقان ڕۆی هەر ڕۆی لەگەوان ڕۆی کورە شۆک دایگرتمیانی ئینسان کە لەگە حرەکەیەک بێ لەگە جمجۆرە کە تووشی شەڕ و ململانێ دەبێ ئەبێ بچەقێ ئەبێ ڕۆلی قیادە ببینی وەڵا هۆپەکەم زانی بەجددی ئەو پشکۆ نەزمەدەیم ئەوە مایە ئەوش ئەو ناوانەی کە گوتم کاک سڵاو بوو کاکی واگوڵ بوو کاوە ئەمین بوو بەڕاستی وە چەند خەڵکەش کەش هەبوو هاتبوون یعنی ئەندامی چاچش نەبوونیان ئەو بوون زۆر بە جورئەتەوە بوون کە من لێرە ئەوە بڵێم ئەوانەی بەشدار بوون بێتەوە بیرم سڵا سۆفی بوو کامەران گەنجێکی کەسێکی سلێمانی شەڕانی بوو ئێستاش لە گەڕەکەی ئێمەیەکە کامەران ناوی باوکی نازانەوە ئەوە براگەی پارتی بوو ئەو لەگەمە بوو وتی براکەم بەهەرحاڵ با قسەیەک نەکەم یعنی سەرنجەکی ئەو بوو ساماڵ ئاکۆ بوو خەبات بوو ئافرەتێک بوو ینی ئەو دەمی زۆر ئەهلی دەوڵەت و شت بوو ئەمەش ئەو شتانەمان کرد بوو کۆچەر بوو ئەسکەندەر جەلال بوو ئەمن بووم یعنی کاوە ئەمین بوو سڵا سۆفی بوو هیواگۆڵ محەممەدی بوو ئەندا ئافرەت و خەڵکی تریش بوون ئیتر دەستمان بەو خەبات و تێکۆشانەی کرد وەڵا هەموو لافتە شتەکانیشیان بەجێشت ئێمە خڕمان کردەوە ئەکو ئەخلاقیان بردمان شەو دەبینم لە پاڵتاک بوویتە هەرا بووە هەرا گوتیان بووینە شەڕ گوتمە بۆ شەڕ ئەوە نوێ بوو ئەوە لە 2006 زۆر نوێ بوو ئەتو لەگە پارتی و یەکێتی و 18 حزب وەکو گوتم خەبات شێخ جەناب شەو ئەمنیش چوومە ناو پاڵتاک بۆ شەڕمان ئەگۆزانیت کردی 18 حزب کوڕە کەوتمان و کەی مشکیلێ ینی ئەوە سەرەتایەک بوو پارتی و یەکێتی شۆک دایگرتن بەڵام ئێمە ئەو هەیبەتەماشکان ئیتر لەو ڕۆژۆ دەستمان پێ کرد هەرویستم ئەو سەرنجانە ئاگادار بن